برۆی ئەو شۆخە ئەمڕۆ تیغی کێشا نەجاتی دا بە ڕەحمەت هەرچی بەرکەوت بە پیری ئەو ڕۆژەوە مەحوی ئەوەندە بەسەر چوو بوو وەکو شەونم لەسەر کەوت. بینەرانی ئازیزی شارپرێز، عاریفان و هەوادارانی شیعر و ئەدەب لە هەرجێک بینەرمانن، سڵاوتان لێبێت. ئەمڕۆ لەگەڵێکێک لە عاشقانی تەریقەتی مەحوی گوزارێک بە نێو ژیانی مەحویدا دەکەین لە یەکەم ئەڵقەی پرۆگرامی ئەدیبانی شار. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر دڵشاد مستەفا مامۆستای زانکۆ گوزارێک بە نێو ژیانی شاعیری گەورەی کورد حەزرەتی مەحویدا دەکەین. مامۆستا سڵاوت دەبێ و ئەم کاتت باش. سپاس بۆ ئەو دەرفەتی کە پێت بەخشین. زۆر سپاس جانەکەم. سپاس بۆیەوە. پێشەوەی هیچ پرسیارێکت لەسەر مەحوی لێ بکەم دەمێ بپرسم هەست و احساست چۆنەکە ئەمڕۆ لەسەر شاعیرێکی گەورەی وەکو مەحوی لێرە ئەدوێی وەکو یەکێک لە عاشقانی مەحوی؟ لە ڕاستی قورسایەکی زۆر گەورەیە لەبەرەوەی کە خەڵکی زۆر شارەزاتر لە من هەیە لەم بوارەیە بە تایبەتیوانەی کە لە پسپۆڕی ئەدەبا ئیشەکەن یا خوێندویانە یا سەرقاڵی توێژینەوەن، بەڵام ڕەنگە من لە هەموو کە سادەتر و کەم زانیاری تر بم لە دنیای مەحویە، بەڵام هەروەک خۆت وتی وەکو یەکێک لە عاشقانی تەریقەتی مەحوی و هەوادارێک بۆ دنیای شیعری مەحوی و ئەو باکگراوندە فکری و فەلسەفەی کە لە پشتی مەحوی ڕەنگە بتوانم قسە بکەم زیاتر. دووبارە بەخێر. زۆر سپاس. مامۆستا بەشێکی زۆر لە شاعیران و ڕووناکبیران و نووسەران و مەحوی ناسەکان هەرێک و بە جۆرێک پێناسە و تعریفی مەحویەکەن. تێڕوانین و دنیابینی ئێوە بۆ مەحوی وەکو شاعیر ئەوە چۆن پێناسەی مەحویەکەن وەکو یەکێک لە شاعیرە گەورەکانی کورد؟ لە ڕاستیە بەخشینی شوناس بە شاعرێکی گەوری وەکو مەحوی ئەرچێکی زۆر قورسە، ینی تۆ بتوانانی پێناسەی شاعرێک بۆ مەزنیە بکەیت کە لە ناو دنیای ئەدەبیاتی ئێمەیە. من لە یادمە لە شتاکانی سەدی ڕابردوو هەچ کاتێ ناوی مەحویە برایانوت مەحوی لوتکە، یا لەبەرەوەی کە یەکێک بوولەوانەی کە لە لوتکەی شیعری کلاسیکی کوردیایە. من ناتوانم ینی لەوە کەمتر بە مەحوی بڵم کەم پیاوە لە تۆپی شیعری کلاسیکی کوردیای لەبەر یەکشت نا لەبەر دنیایەکشت، لەبەر شێوازی داڕشتنی شیعری مەحوی، لەبەر زمانی شیعری مەحوی، لەبەر ئەو وێنە هزریانەی کە لە دروستکردنی شیعری مەحویە کاریگەری خۆیانیان کردووە و لەبەر ئەو جۆرە لە دڵبەندی کە مەحوی هێتی بۆ دنیای تەسەوف و ئەو دنیای تەسەوفی بە شێوازێک لە شێوازەکان و جیاواز لە شاعیرەکانی تر هێناوەتەوە، لەبەرەوە مەحوی لە لوتکە کەمتر وەسف ناکرێت. مامۆستا یەکێک لە گرفتەکانی شاعیرانی کورد بەگشتی یەکێ لە گرفتەکانیان نەبوونی زانیاریە، بۆ من لەسەر باری خێزانیان، لەسەر ساڵی لەدایک بوون و کۆچی دواییان. مەحوی یەکێکە لەوانەکە بە نمونە عەلادین سوجادیەڵە لە ساڵی 830 لەدایک بووە، کاکەی فەلاح حەڵی لە 831، محەممەد ئەمین زەکی بەک دەڵێ لە 36 و 37 لەدایک بووە. پرسیارەکە لێرە ئەوەیە کە دروستە بە ئەم شاعیرانە زانیاریەکانیان لەسەر ژیانی خۆیان تۆمار نەکرد و یاخود نەخێر ئەو زانیاریانە تۆمار کراون بەڵام لە ناو چوون. تۆ تێبینی بکە هەتاکو سەدەی ناوڕاستی سەدەی ڕابردوو بەشێک لە خەڵکی ئێمە تا ئێستا خۆشی نازانێت کە هیچ ڕۆژێک لەدایک بووە. جا مەحوی کە بگەڕێنەوە بۆ 100 ساڵ و زیاتر ئاسان نییە بۆ کەسێک خۆی بتوانێت، بەڵام هەندێک لەو شاعیرانە بە پێی حروفی ئەبجەدی کە لە بەرامبەر هەموو حرفێکی ئەبجەدی یا ژمارە هەیە، هەندێک لە ڕووداوەکانیان لە ڕێی شیعرەوە تۆمار کردووە. مەسەلەن وەکو بۆ نمونە کە نالی باسی مردنەکەی پاشای بابانەکە لەویە کە باسی تاریخی جەم تاریخیاڵێ بەو حرفە ئەبجەدیانە بە بەردەوام مێژووی ژیانی خۆیان تۆمارکرەوە. بەداخەوە مەحوی یەکێکە لەوانەیە کە ئەوەندە باخی بەوە نەیاوە لەبەرەوەی کە خەڵکی متەسەوف، خەڵکێکە بڕوای بەم دنیا فانیەنی، ینی بەلای ئەوە ئەم ژیانە ژیانێکە کە بە زووتر لە ناوەچێت ئەو سەرقاڵ و سەرحاڵی گەیشتنە بە دۆخ و دنیایکی تر کە جیاوازە لەم ژیانێمە. بۆیە بەڕای من عەلادین زوجادی لەبەرەوەی کە لە مێژووی ئەدەبیاتی کوردیا بەشی زۆری ئەو شتانەی ساغ کردوێتەوە، ڕەنگە لە هەمویان نزیکتر بێ بۆ مێژوو. بەشێک لە سەرچاوەکان باز لە ینی لە خەسڵەت و تایبەتمەندیەکانی مەحویە باز لەوە دەکەن کە ئەم کارکتەرە ئەم شاعیرە کەسایەتێکی گۆشەگیری هەبووە. ئەم گۆشەگیریی مەحوی تا چەند بۆ منە فاکتەر بووە، پاڵنەر بۆ بۆەوەی کە زووتر بە دەرگاکانی شعر و ئەدەب بگاوە، دەرگاکانی شعر بەڕووی ئەو هەست و ئیحساسی خۆیان واڵا بکات. خەڵکی سۆفی بە بەردەوام وایە، ینی خەڵکی سۆفی خۆی
کەسێکە کە سەرقاڵی پەیوەندیەکی وجدانیە لە نێوان خۆی و معشوقەکەی کە بۆ متەسەوف طبعاً معشوقەکە لای ئەوان خوایە لە ذاتی خۆیان ڕەنگهاتەوە لەبەرەوە گۆشەگیری مەحوی پەیوەندی بە بڕوای مەحویەوە هەیە بە دنیای تەسەوف و چونە ناو تەسەوف و ئەشیبینی ڕەنگهاتەوە لە ناو شاری مەحویە تۆ هەست بەو جۆرە لە تەنیاییاکەی کە باسێکی هەست بەو جۆرە لە گۆشەگیریاکەی بۆ نمونەکە قساکە لەسەرەوەی کاڵێ لە ڕووسوری عیبادەت لام و ڕووزەرد و خەجاڵەتمان بە ناوی سێوی ناونام با خەوان و من بەهەیەگرم یعنی ئەم پیاوە ئەوێ بەشێکە لە ئەو شەونشینیانەی کە شاعیرانی کلاسیکی کوردی کردویانە و ئەو جۆرە لە خەڵوەت کە پێویستە بۆی کە شاعرتیای بژی لە شەوا ژیاون ینی بەشێکی زۆری شاری کلاسیکی کوردی بگرە نالی مەحوی سالم کوردی حەریق هەر هەمویان تایبەتمەندێتی خۆیان لەگەڵ شەوا هەیە مەحویش هەم لەسەر ڕوتی سوارچاکانی شعر هەم لە ژێر کاریگەری ئەدەبیاتی فارسیە و هەم لە ژێر کاریگەری دیاریتر ئەدەبیاتی تەسەوف و سروتەکانی تەسەوفە پەیوەندی ئەو شەو پەیوەندێکی نزیکە بۆ یەکبینی زۆر جا لە ناو شعرەکانی ئەویشە ڕەنگی داوەتەوە و بەکارهێنانەوەی وەکو زاراوەیەک بۆ وەسفکردنی دۆخی ژیانی خۆی و تەنانەت دۆخە دەرونیەکانی ژیانی خۆشی چەند جار دووبارە بێتەوە لە ناو قەسیدەکانی. مامۆستا مەحوی کەسێک بووە بەپێی ئەوەی کە چاودێران و زۆرجار شاعران و نووسەران باسی لێ دەکەن زۆرجار بۆ تەواوکردنی قەسیدەیەک جاری وایە مانگێک بۆ ساڵێک چاوەڕێی کردو بۆ ئەوەی کە قەسیدەیەکی باش بنووسێ ئەمە تا چەند دلیلی لەسەرەوەی کە مەحوی کەسێکی سابر بووە هەڵبەتە کەسێکی سابر بوو چکە ئەوانەی نەفسیان ڕان یعنی بەشێک لە تەسەوف چییە بەشێک لە تەسەوف ڕاهێنانی نەفسە لەسەر ئەوەی کە جۆرێک لە ئارامی جۆرێک لە سەبر لە ناوی دروست بێ جینا تا خۆی ئەسیری قەیدی سەیدی کەید و شەیدی نەفسی ئەممارم لە دەست ئەممارە بەدچارە چییە چارەم خوا چارەم ینی ئەو ئەڵێ مادەم ئەسیری ئەم نەفسی ئەممارم لەبەرەوە ئەبێ خوا چارەم کە ئەو چارەکردنش بۆی کە ئەسیری قەیدی سەیدی کەید و شەیدی نەفسی ئەممارە نەبێ پێویستی بەو ئارامیە پێویستی بەو خۆڕاگریە کە مەحوی هەیە بووە ئەمە ئەوە ناگەێنێ کە مەحوی هیچ پەیوەندێکی دنیایی نەبووە بە دڵنیایی نەوەکانی ماون لەبەرەوە پەیوەندی دنیایی هەبووە کەواتە ئەمە تا چەند پەیامێکە بۆ شاعیرانی ئێستای ئێمە بەتایبەتی و گەنجانەی کە لە بواری شعر و ئەدەبیاتە شعرە نووسن کە پەلە نەکەن لە نووسینی شعر و ئەمە تا چەند پەیامێکە مەحوی کە دابێتی بەگوێی شاعیراندا کە شعر هی ئەوە نییە پەلەی لێ بکرێت ڕاستی من ڕەنگە لەو پۆزیشنیانە بم یان پێگەی ئەوم نەبێ بتوانم ئامۆژگاری کەسب بکەم لەبەرەوەی کە من شاعیر نیم یا دنیای من دنیای ئەدەبیات نییە بەقدرەوەی کە عاشقێکی دنیای ئەدەبیاتم بەڵام لە بەراوردکردنی ئەوەی کە ئێستا گوزەرەیە لەگەڵ ئەوەی کە لە کلاسیکە هەبووە ئەمان باتەوە سەروی کە بۆیان بڵێن لە هێمن بن لەسەر خۆ هەنگاوەکانتان بە هێواشتر بێ لەوەی کەینەن چونکە پەلەکردن هەندێک شتمان پێ دروستەکە کە لە دوایە پەشیمانی لە دوایە و کە کەوتیشە ناوزاری خەڵک کە کەوتە بەتایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆیە کە سوسیال میدیا لە هەموو دقیقەیەکە یعنی کەناڵێکی پەخشە کە کەوتە ناو خەڵکێتر جارێک ئەمەمان بۆ کۆ ناکرێتەوە بۆیە بینی شاعرانی کلاسیک زۆر ئارام بوون هیچ پەلیان نەکردووە ئەویان دروست کردووە کە ئێمە تا ئێستاش شەیدای ئەو شاکارانەی کە لەناو ئەدەبیاتی کلاسیکا دروست مامۆستا مەحوی شاعیر لە ڕێگەی پیامەقوڵانی کوردەوە چاوی با سوڵتان عەبدولحەمیدی دووەم دەکەوێت کاتێک دەچێتە لای سوڵتان ڕزێکی زۆری لێ دەکرێت ئەو کات سوڵتان عەبدولحەمیدی دووەم بڕیارەدا کە خانەقایەکی بۆ دروست بکات لێرە لە سلێمانی ئەو کات موچەیەکیشی بۆ دەبڕێتەوە بە ناوی هەژارانەوە پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ژیان و گوزەرانی مەحوی وەکو شاعیرێک چۆن بوو لە چه ئاستێکدا بووە گەرچەبینی بکەین دۆخی ئابووری کوردستان لە 1970ەکانە کە مەحویتیا لێدایک بوو هەر دۆخی شارستانی کوردستان بە تایبەتی سلێمانی گەر بگەڕێنەوە بۆ گەشتەکەی ڕیچ کە ساڵی 1970 سلێمانی ئەو وەسفەی کە ڕیچی سلێمانیە کات تێدەگەێنێ کە بارودۆخی ئابووری ئەم شارە چەند نالەبارە و سەردەمی دەسەڵاتی عوسمانلی کە تایە ئەم جۆرە لە داگیرکاریە وای کردووە
کوردستان و هەموو ئەو شوێنانشی کە لەژێر دەسەڵاتی عوسمانیا بوون بە بەردەوام خەڵکەکەی بەهژاری ژیاوە بەردەوام ئەم دەسەڵاتە خەریکی چەسانەوەی ئەم خەڵکە بووە باج و خەراجی لێ سندون سەرانەی لەم خەڵکە سندووە خێروبێری وڵاتەکەی بردووە لە دواییە بە ناوی هەژارانەوەی بەخشێتەوە جینا مەحوی وڵاتی خۆیەتی و مڵکی خۆیەتی هەموو شتەکانی خۆین تۆ مەحویەک بەو گەورەیە کە تۆ ئەتێوە ڕێزی لێ بنێت تێبینی بکە بەس بووی کە پێگەی مەحوی بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵی خانەقاکەشی بۆ دروستەکە بە ناوی هەژارانەوە لەبەری کە بەشێکە ینی بابێکە لە ناو دەسەڵاتی دیوانی سوڵتانە لە ڕۆژگارانە بە ناوی هەژارانەوە پارە ببەخشێ ئەی بەخشێ بە مەحوی نەک بە تەنیا مەحوی کوردستان هەمووی لەژێر هێڵێکی هەژاریا ژیا و نێشتا گەشەی ئابووری و شارستانی لە وڵاتێمە بەم شێوازە نەبووە بۆیە ئاسان بووە بۆ سوڵتان عەبدولحەمید بەم شێوازە پێشوازی لە مەحوی بکە بەڵام لە دواییە پێی بڵێ من بە ناوی هەژارانەوە پارە تێمێ پێ ناچێت ژیان و گوزارانێکی زۆر خۆش گوزەرانی ژیابێ لە بەرەوەی کە خۆشگوزەرانی کەم جارە توانێت و جۆرە لە ئەدەبیات بەرهەم بێت زۆر باشە لە دوای کە خانەقاکەی بۆ دەکرێتەوە مەحوی زیاتر کاتەکانی خۆی لە نێو خانەقاکەیدا بەچیەوە بەسەر دەبات هەڵبەت عیبادەت وەکو خۆی باسێکە و لە زۆربەی زۆری شارەکانەکەی بینیتەوە جا متەسەوف خەڵکی متەسەوف ئەو خەڵکان کە خەریکی گۆشەگیرین بەبەردەوام مانە گۆشەگیریەکەن لە پەروەردەکردنی نەفسی خۆیانە بۆ گەیشتن بە یەکێک لە پێگەکانی تەسەوف بۆ نمونە کە بعين عين اليقين وحق اليقين يعني أو يبقى مرتبة قبل مرتبة كان التصوف كبقى حق اليقين أم شوية أم جيشتن بمرتبة بيوسي بپروردكرني درونا أم پروردكرني درونا بيوسي بخلوته بمعنى ولا مزجوته لو شنانة هي لبرو كخانقاكي أيش شويني أو أبو يعني شويني أو جورة لجوش جيري بوا بيتش محوي خريقي پروردكرني نفسي خوي بوبه لقاليش حتما قالبون لنا أدبياتي دنيا چونك أو پێوەی دیارە کە چەندێک دڵبەندی دنیای سعدی شیرازی و دنیای حافظی شیرازیە و هاوکات لە پەڵمەدا باز لەوە دەکرێت کە میشێک لە کاتەکانی داناوە بۆ دیدار و چاوپێکوتن لەگەڵ خەڵکدا هەوڵاتیان و خەڵک لەو کاتەدا لەو سەردەمەدا تا چەند توانیویانە سودمەندی ئامۆژگاریەکانی مەحوی بنووە لەبەرم کەوتار بێژێکی باشیش بێت خۆ سوڵتان عەبدولحەمید بۆ دڵبەند و معجیبە بێ بە مەحوی لەبەروی کە لە مناسبەیەکە وتارێک لە یەکێک لە مزگەوتەکانی ئیستەمبوڵا پێشکەشەکە ئەم وتاربێژیەی مەحوی وای لێکرد و خەڵکێکی جۆ لە گیرا بێ و خەڵکێکی زۆریش لە چواردەوری کەسی وتار بێژ کۆبنەوە لەبەروی کە توانستی مەحوی لە گزارشکردن و دەربڕی ناو ئەو هێز و دەسەڵاتی کە و بەسەر زمانە شکایەتی لەو ڕۆژگارەیە کەم کەس توانێت ئەو هێزەی هەبێ وێ بەدڵنیایی لە ناو دیدارەکانی یاخود لە خوێندنەوەی وتاری ڕۆژی هەینە مەحوی لەوە چێک بوو لە دەستە باڵەکان هەرچەنەمەی منەیڵم بە هیچ نوعی بە دۆکیمنت نەکراوە ئەمە جۆرێکە لە شیکاریانی منەڵم پێشبینیەکە یا ڕەنگە شیکاری من بێ بۆ دۆخی ژیانی مەحوی لەوە ڕۆژگارەیە خەڵکی تر هەن پسپۆڕن و نەوەی خۆشی ماون ڕەنگەوان باشتر بتوان وەڵامی پرسیار زۆر باشە مامۆستا ململانی ئەدەبیەکانی شاعران لەو سەردەمەدا لە چه ئاستەیدا بووە و ململانی نێوان شاعران چۆن بووە ڕەنگە لە ئێسادا جۆرێک لە خوێندەوە بکرێت لە ڕێگەی شاعرەکانیانەوە بۆ ململانیان لەو کاتەدا بەڵام بە شێوەیەکی گشتی ململانی نێوان شاعران و لە ناویشاندا مەحوی لەگەڵ شاعرانی تردا لە چه ئاستێکدا بووە چۆن بووە لە ڕۆژگاری مەحویە کەسێکی تر دەرناکەوێت ئەو هێزەی هەبێ کە مەحویەتی یان تۆ تێبینی 1820 بگایە لە دوای نالیەوە کە مەحوی وەکو کارکتەرێکی دیاری نێو ئەدەبیاتی کلاسیکی ئێمە دەرەکەوێت خەڵکێکی وەها نابینی شان با لە شانی مەحوی لوتکە لە گزارشتی ئەدەبیە لە داڕشتنی شێعرا و بەتایبەتی لە ئەدەبیاتی کلاسیکە کەسی وانەوە نابینی لەبەرەوە هەست بەوە ناکەی کە جۆرێک لە ململانێ لە ڕۆژگاری مەحویە هەیە لەو شوێنە ئەوەی کە مەحوی سەرقاڵ کردووە کە بەدەست خۆی نیاکەوێتە ناوی ئەو ململانێ ئاینیە تەسەوفەیە کاکەوێتە نێوان هەردوو طریقەتی قادری و نەقشبەندیەوە ئەویش تووشە بێ لە ڕاستی ئەکەوێتە ناو ململانەوە بۆیە ئەوەندەی دیارە لێرا مەحوی تاچەند زەرمەند بووە لە ململانەیە ئەوەندەی من بیستومە و تایسە نازانم تا چە ڕادێک بە تەواتی پشتڕاست نەکراوەتەوە قسەیەک لەسەرەوە هەیە کە ئەو دێڕەی مەحوی کاڵێ شکر و شیارە مەحوی تێگا دنیا خراپاتە کە بەدمەستی بکە ئەهلی خراپەی بۆچی لێگرم پەیوەندی بۆ ململانەی نێوان هەردوو طریقەتی قادری و نەقشبەندیەوە هەیە لە سلێمانی طریقەتی نەقشبەندی کە لەسەر دەستی مەولانایەت تۆشی جۆرێک لە دژایەتیکردنە بێ لەلایەن شێخانی طریقەتی قادریەوە کە ئەوان خاوەنی سلێمانی و خاوەنی هەموو دەسەڵاتێکی ناو سلێمانی بوون و هێزێکی ئاینی پتە و گەورەیانێ بۆ نمونە کارکتەرێکی گەوری وەکو کاک ئەحمەدی شێخ لە سلێمانیایە یاخود شێخ مارفی نۆدێ کە کاتە باوکی کاک ئەحمەدی شێخ لە سلێمانیایە ئەم سراعە ئەجۆزرێتەوە بۆ ناو خەڵکەکەی تیجرەبێ بە سراعی بینی دەروێش و سۆفی تەچێ و خانەقا ئەمە ئەبن بە دووشت کە دژایەتی یەکتریەکەن وا ئەجارنەوە کە ڕۆژێک لە ڕۆژەکان کە مەحوی ئەوێ بە بەردە مزگەوتی گەورەیە بێتە خوارەوە بڕوا بەرەو خانەقا هەندێک لە دەرێوشەکانی بینن ئەزانن ئەمە مەحوی و ئەمە کەسێکە کە بەڕای ئەوان دژایەتی طریقەتی قادریەکە کەمیان پێ قبوڵ نییە ئەیگرن
عزێتێن تەنانەت ئەڵێن ڕیشیان خسوتە ناو ئاوی زێرا بە کۆ دوای فڕێنە حەوزی مزگەوتەوە عزێتێکی زۆری مەحوێن گوایە کە هاتۆتە دەرێ لەم دۆخە و گەڕاوەوە بۆ خانەقاکەی خۆی ئەم قەسیدەی داناوە کە تایەڵێ شکر هوشیارە مەحوی تێگا دنیا خراپاتە کە بەدمەستی بکە ئەهلی خراپەی بۆچی لێگرم مەلا عەبدولکەریم مدەڕی زوای لێ کاتۆ کاڵێ ئەهلی دنیا خراپاکە لەبەرەوە من خراپە لە کەسی تر ناگرم بەڵام لە هەندێک لە دەستنووسەکانی ترە ئەو یە بە دوویان نووسراوە کە بە دوویان نووسرا بێ گەڕانەوەی نەسەبی شێخانی طریقەتی قادریە بۆ سەر پێغەمبەری موسڵمانان کە ئەوان خۆیان بە سەیید دەزانن سەیدەکانیش نەسەبیانە گەڕێتەوە سەر پێغەمبەری موسڵمانان تێبینی بکە کە لە سڵاواتی کە لەسەر پێغەمبەر دەڵێن اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم آله يعني أهلي أو لو أشي محوي قصدي لو بك أمانة أهلي أون يعني كسوكاري بغمر مسلمانان أم خلق يعني خرابي بس لا ما مستعمل عبد الكريم مدرس كرت أما مستعمل عبد الكريم مدرس هم كاكي فلاح وعلى عدين سجاد والله كان هبوا لازين وراقرتني برها مكاني محويدا وبشاب جاندني برها مكاني محوي ما مستعمل عبد الكريم خوي وكرة بتوانا كاني ك ڕوان شادان کاک حەمی مەلاکەریم و کاک فاتحی مەلاکەریم ئەمانە بەڕاستی ئەوەی ئەوان کردوانە بۆ ئەدەبیاتی کورد و بۆ شیکاری شاعرانی کلاسیک و کۆکردنەوەی بەرهەمەکانیان هەتا ئەدەبیاتی کوردی هەتا کورد و زمانی کوردی ما بێ قەرزاری مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕس و کوڕەکانین عەلادین سەجادی بە هەمان شێوە کە مێژووی ئەدەبیاتی کوردی کۆکاتەوە هەتا ماوێن ئێمە قەرزاریوانن کاکی فەلاح بە هەمان شێوە کە لە کاروانی شعری نوێی کوردیشە نووسێ ئەو کاکی فەلاح بەتەنیا لەسەر کلاسیکیشی نەکردووە سەر شاعرانی نەوەی خۆشی کتێبێکی باشیە بە ناوی کاروانی شعری نوێی کوردی هەموو ئەم نەوانەی تر قەرزاری ئەو نەوانین کە توانیمانە لانی کەمی ئەوەی کە هەبووە لەو ڕۆژگارە لە بزوتنەوەی ئەدەبی تۆماری بکە من شعرێکت بۆ دەخوێنمەوە کە شاعیر عەلی کەمال باپیرئاغایە کە بە کەمالی ناسراوە بۆ تەخوێنمەوە هەندێک لە شاعران پێیان وایەوە هەندێک لە ڕووناکبیران دەڵێن ئەمە هەم وەسفە بۆ مەحوی و هەم جۆرێک لە گلەیە بۆ نەوەکانی مەحوی کە دەڵێت چونکە بەندەی حەزرەتی مەحویم و شاگردی ئەوم وا دەزانم وارسی تەختی شاهی کەیخوسترەوم داخەکەم ئەولادەکانی دەرحەقی من بێوەفان وا دەزانن بەندە مردوم یاخود سەرمەستی خەو هەندێک پیان وایە ئەمە هەم وەسفە بۆ مەحوی شاعیر و جۆرێک لە گلەییشە بۆ نەوەکانی مەحوی تا چەند توانیویانە کە نزیکەکانی مەحوی واوانەی کە ڕۆڵیان هەبووە لە زیندوو ڕاگررتنی بەرهەمەکانی مەحوی وەفادار بن بەرهەمبەریان مەلا خەلید و مەلا عەزیزی مەحوی کاکانە نەوەکانیان کوڕەکانی و نەوەکانی دوای ئەوە و لە دوای ئەوانیش نەوەکانی تری مەحویش هەم بەشێکی زۆریان ئەوانەی کە ئێستا هەن و پاشناوی مەحویان نازناوی مەحویان هەڵگرتووە بەشێکیان ئیشی باشیان لەسەر دنیای مەحوی و شعری مەحوی کردووە دکتۆر محەممەدی مەحوی دکتۆر عەبدوڵڵا ئاگرین کە کتێبێکی بە ناوی مەحوی لووتکەمانە ئیشی باشیان کردووە لەسەر مەحوی و دراسیان کردووە و هەوڵی توێژینەوەی گشتگیریان ناو پێم وابێ دکتۆر عەبدوڵڵا ئاگرین بەشێک لە تێزەکەشی کە دکتۆراکەی لەسەر کردو بەشێکی پەیوەندی بە مەحوی و ئەدەبیاتی مەحویەوە هەیە ئەمان کەمتر خەم نەبوون لە ڕاستیان لە ڕووی ئەدەبیات و شیکاری مەحوی بەس ڕەنگە ئەویان پەیوەندی بە جۆرێک لە پەیوەندی خانەوادەی و خێزانی و ژیاری و کۆمەڵایەتیەوە هەبێ لە بینی ماڵی کەمالی و لەگەڵ ماڵی مەحویە کە ئەم خۆی بە شاگردی مەحویە زانێ بەڵام وەسفەکەی تەبعاً لەوەیە کاڵ خاوەنی تاجی کەیخوسرەوم ینی من بخۆم بە پاشار زانم لەبەرەوەی کە قوتابی مەحویم ئەمەیان وەسفەکەی بەشەکەی تریشی کە گلەیە ڕەنگە پەیوەندی بە پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە هەبێ ئەوەندە لەو ڕۆژگاریان نەوەکانی مەحوی سەرقاڵیەوە نەبوون کە خەریکی زیندووکردنەوە و ناساندنی مەحوی بن زۆر باشە مامۆستا هیچ سەرچاوەیەک هەیە ئەخۆت هیچ بابەتێک هەیە لەسەر مەحوی تاوەکو ئێستا باس نەکرابێت و لە لای جەنابەت گەڵاڵە بوو بێت و تاوەکو ئێستا بۆ نمونە لە ڕێگەی میدیاوە یاخۆت لە ڕێگەی ڕایگەشتیەوە قسەی لەسەر نەکرابێت بەڕاستە بەدڵنیایی نهێنی هەیە لە ژیانی ئەم شاعرە بۆ نمونە لە ناو ئەدەبیاتی مەحویە لە ناو شێعرەکانی بە بەردەوام ناوێک هەیە بە ناوی نیگارە هەتاکو ئێستا کەس ئەم ناوی پێساغ نەکراوەوە ینی هەوڵەکانی مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە جێی تەقدیرێکی زۆرە و نەوەکانی خۆشی بەشێکیان دەڵێن ئەمە وەسفێکە کە بۆ کاراکتەرێکی کردو بۆ کەسێکی کردو بەس خۆی ناوی ئەوە نییە بەڵام لە هەندێک شوێنی ترا قسە لەسەرەوە هەیە ئەم کاراکتەرە چێە و کەس تا ئێستا بەڕاستی ئەو نهێنی نەدرکانوە و من خۆم لە سەردەمی پێشووتراوە 20 ساڵێک پێش ئێستا زۆر خۆم سەرقاڵ کردبوو بە دواوێکەوە بدۆزمەوە یان تەنانەت ئەگەر ڕامەوە بۆی کە ڕەنگە ئەمە کاراکتەرە بێ لە گەنجی مەحویە پێشتر لە باڵخ لەبەرەوەی لە گوندی باڵخی شارباژێر لەدایک بووە ناسیبێتی لە فەقێتیە کچێک بوو بێ عاشقی بوو بێ بۆمان نەدۆزرا لەبەرەوەی کە مەحوی لە دوای ئەوەندەی سەرقاڵی دنیای عیرفانە ئەوەندە سەرقاڵی ئەم دنیایی تر نییە بۆیە ئەو کاراکتەرە لە دواییە لە ناو شعری مەحویە کە گەشاکە لە ناو دنیای عیرفانە بوو نەبێ دیار نامێنێ ڕازدەچێکی لە عاشقانی مەحوی
تێگەیشتن لە مەحوی تا چەند ئاسانە؟ زۆر قورسە. من ئەگەر ئەوەی کە با بڵێن وای لە من کرد و عاشقی مەحوی بووم شتێکی کەم لێ تێ بگەم پەیوەندی بە خوارە خۆشببووی باوکمەوە هەیە کە من لە مناڵیەوە لە ناو ئەوەیە گەورە بووم کە ئەو هەندێک شەو ڕیکۆردەرێکی دانا بە دەنگی خۆی شعری مەحوی تۆمارە کرد و لەبەرەوەی کە باوکشمیشە بوولەوانی کە لە ناو دنیای تەسەوفا بوو پیامی متەسەوفێک بوو یەکێک بوو لە موریدان و منسوبانی شێخ عوسمانی بیارە بۆیە ئەو نزیکایەتی من کە لەگەڵ عیرفان و مەحویات درز و پەیوەندی بەوەیە لە مناڵیمەوە لە ناوەمەیاژیم شتێکی کەم کە لی تێگەم پەیوەندی بەوەیە کە شارەزایەکی کەمم لە ناو دنیا عیرفان و تەسەوفا هەیە بۆیە تێگەیشتن لە مەحوی بەبێ تێگەیشتن لە تەسەوف و عیرفان شتێکی زۆر زۆر زەحمەت و قورس. تەمەن درێژ بنەوە. مامۆستا لە ساڵی 2001 فستیڤاڵی مەحوی لە هەولێر بەڕێوە دەچێت. تا چەند گرنگە فستیڤاڵی تایبەت بە شاعیرانی گەورەی کورد هەم مەحوی هەم شاعیرەکانی تریش فستیڤاڵی تایبەت و کاری تایبەت لەسەر ئەم شاعیرانە بەڕێوە بچێت بۆ زیندوو هێشتنەوە و ناساندنی زیاتری ئەم شاعیرانە بە نەوەی نوێ. ڕاستە زۆر گرنگە زۆر گرنگەمانە کۆنفرانسیان بۆ کرێنەک فستیڤال کۆنفرانسی مەحوی ناسی لەبەروی کە ئێمە پێویستیمان بەوەیە تەواوی بریتانیا تاکو ئەم لە حسەی من و تۆش شانازی بە شکسپیرەوەکە وڵاتانی تری دنیا هەرێکیان شانازی بێچەگەن و سەر گەورەکانی خۆیانەوەکەن ئێمە دنیایەک کارکتەری لەو شێوەمان هەیە بەڵام کەوتونەتە فرامۆشێەوە مەحوی نالی سالم کوردی و دەیەها شاعری لەو بابەتەمان هەیە بۆیە بەڕای من ئەمە ئەرکە ینی ئەرچی حکوومەت یاریمی کوردستانە بە وەزارەتی ڕۆژنامەری وەزارەتی خوێندنی باڵاوە کە جۆرێک لە کۆنفرانسی مەحوی ناسی نالی ناسی کوردی ناسی سالم ناسی دروستکە تاکو ئەمنەوەیش و بۆ ئایندەی زیاتریش شوناسی ئەم جۆرە کارکتەرانەکە بن بە بەشێک لە شوناسی کللتوری بۆ ئێمە ڕزگارمانکە لەو شوناسە سیاسی کە وەکو سوالکەرێکەکەمان باتە بەردەمی دنیا شوناسە کللتوریەکەمان نتوانێت ڕێگەی زیاتر و باشتر و خێراتریش ببڕێ بەرەو دنیای دەرەوە. من گەشتمان کۆتایی پرۆگرامەکەم سواز بۆ جەنابەت دەمەوێت کۆتا وتێ خۆت لەسەر مەحوی شاعیر چوتەیەکت هەیە و زۆر سپاس بۆ ئێوە لە ڕاستیان من وەک گوتم هەموو کاتێکە باسی مەحویەکرێ هەموو ئەو شەو شتانی مناڵی خۆم بیرەکەوێتەوە کە جوم لە باوکمە بوو ئێستاش کە باسم کردەوە ڕێک دەنگی هاتەوە بەرجۆم کە چۆن وەصفی مەحویە کرد یا چۆن مەحوی پێ ناساندین و چۆن جۆرێک لە شەیدایی تیا بوو بۆ مەحوی هەروەشە بۆ وەکو جۆرێک لە میرات بۆ من ماوەتەوە وای لێ کرد نەک بە تەنیا من وشک و براکانی تریشم بە هەمان شێوە زۆرینێ زۆرمان عاشق و شەیدای مەحوین هیوادارم مەحوی ببێ یەکێک لەو کارکتەرانەی کە شوناسی کەلتوری ئەمە بەرێتە دەرەوە. ڕۆحی بابتان و مەحوی شاعری شاد بێت. ئێوەش تەمەن درێژ بن. بینەڕانی عزیزی شارپرێس یەکەم ئەڵقەی پرۆگرامی ئەدیبانی شار بە کۆتا گەشت. سپاس بۆ میوانەکەم دڵشاد مستەفا مامۆستای زانکۆ کە تا ئێستا لەگەڵ مامی. سپاس مامۆستای. سپاس.